ئێران لەخۆ ئامادەکردندا بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ و لە ناودایان کەسدا 6 کەس بە فەرمی بوونەتە کاندید و تەنها یەکێکیان وەک دەگوترێ ریفۆرم خوازە. فاکتەرەکان زۆرن لەسەر کۆکردنەوەی دارایی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا و یەکێک لەوانە سیاسەتی کاندیدەکانە لەسەر مافی هەبوونی چەک. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. لە نوێترین راپۆرتدا لەسەر هەڵایسانی دارایی و ڕێژەی گرانی لە ئەمریکادا هیچ ئاماژە و بەرەنجامێکی وهای تیادا نییە بگوترێت ڕێژەی گرانی لە بازاڕەکانی وڵاتەکەدا بەرز بووەتەوە و ئەمەش بە پێچەوانەی هەموو پێشبینیەکانی پێشترەوە بووە کەوەها چاوەڕوان دەکرا ئەو ڕێژەیە بە ئاستەم بەرز بێتەوە. ڕێژەی هەڵایسانەکە لە ئاستی لە 3.3 بووە لە مانگی 5 ڕابردوودا کە تا ئەندازەیەکی کەمتر بووە لەو ڕێژەی گرانی لە مانگی 4دا هەبووە. زانیاریەکانی ئەم راپۆرتەی وەزارەتی کاری ئەمریکا وەک هەواڵێکی دڵخۆشکەر بووە بۆ ئەنجومەنی بانکی یەدەکی فێدراڵی کە بڕیاری لە بەرزکردنەوەی ڕێژەی نرخی سووددا بوو بە مەبەستی ئەوەی ڕێژەی گرانی کەم بێتەوە. بەڵام هێشتاش کارگێڕانی بانکی یەدەکی فێدراڵی بە وردی چاودێری ڕەوشی هەڵایسانی سەرەکی دارایی دەکەن. زۆرێکیش لە شیکەرەوە و ئابووری ناسەکان وها پێشبینی دەکەن بانکی یەدەکی فێدراڵی نرخی سوود هەروەک خۆی بێڵێتەوە و هیچ گۆڕانێکی تیادا نەکا. لەگەڵ ئەوەشدا کە ڕێژەی گرانی کەم بۆتەوە لە ساڵی 2022دا گەیشتە بووە لە 9.1 و ئێستا لە 3.3 بەڵام هێشتاش نەگەیشتوێتە ئەو ئاستەی لە 2 بانکی یەدەکی فێدراڵی کاری بۆ دەکات. پرۆسەکانی گەڕانەوەی خێرای کۆچبەران 2 بەرابەر بووە بۆ ئەو کۆچبەرانەی بە شێوەیەکی نایاسایی لە وڵاتی مەکسیکەوە سنووریی ئەمریکا دەبەزێنن. ئەم خێراناردنەوەی کۆچبەران بۆ مەکسیک و وڵاتانی تریش لەو کاتەوە دەستی پێکردووە کە داواکردنی مافی پەنابەرێتی زۆر دژوار کراوە بە پێی بڕیارەکەی سەرۆک بایدن. پەیامنێران سەردانی فڕۆکەخانەی ئەلپاسۆیان کردووە وەک دەڵێن 104 کۆچبەریان بینیوە بەدەست و پێکە لە بچەکراوی ئامادەکراون تا سواری فڕۆکەیەک بکرێن و بە خێرایی بنێرێنەوە بۆ وڵاتی گواتیمالا. وەک کاربەدەستانی هێزی پاسەوانانی سنوور لە راپۆرتەکەیانیان و لە لێدوانەکانیشیاندا ئاماژەی پێدەکەن ژمارەی ڕزگارکردنی کۆچبەران لەم ساڵدا زیاتر بوون بە بەراورد لەگەڵ ساڵی دارایی پاردا و دەژڵێن یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی ژمارەی مردنی خەڵک لە ڕێگای کۆچکردنیاندا دەگەڕێتەوە بۆ ئەو نەخۆشی و برینداربوونانەی تووشیان دەبێ هاوکاتی بڕینی ڕێگەکانیان و هۆکارێکی تریژ ئەوەیە کاتێک کۆچبەران دەکەونە بارێکی نەئاساییەوە قاچەخچیەکانیان جێیان دەیاڵن تا ڕوبەڕووی چارەنووسە نەخوازراوەکەی خۆیان ببنەوە. کاربەدەستانی هێزەکانی پاراستن و چاودێری سنوور دەڵێن هەوڵێکی زۆر دراوە تا لە ڕێی میدیاکانی وڵاتانی ئەمریکای لاتینەوە زانیاریە ڕاست و دروستەکان بڵاو بکرێنەوە لەسەر چۆنێتی بەکارهێنانی کۆچبەران و ئەو مەترسیانەی دەکەونە ناوی لەلایەن ئەو دەستە و تاقمە تاوانکاریانەی لە هەردوو دیوی سنوورەوە کار دەکەن. دوابەدوای ڕووداوی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی پێشووی کۆماری ئیسلامی ئێران تاران بڕیاری داوە هەڵبژاردنێ بکە هەتا سەرۆکێکی نوێ بۆ وڵاتەکە دابنرێتەوە. پێشتر ڕەخنە و ناڕەزایی زۆر هەبوون لەسەر هەڵبژاردنەکانی ئێران و دەستێوەردانەکان لە پرۆسەی هەڵبژاردندا. ئێستاش شیکەرەوە گەشتبین نین لەوەی هەڵبژاردنەکەی ڕۆژی 28 ئەم مانگی شەشە ئەگەری هیچ گۆڕانکاریەک بە دوای خۆیدا بێنێت.
لە ڕاستیدا ئەمە هەڵبژاردنێکی کراوەنیە و هەڵبژاردنێکە لە ناو ئۆردوگای کۆنەپارێزەکاندا تەنانەت ئاسانیشا پێشبینی بکەیت کە سەرۆکی داهاتوو کەسێکی هاوشێوەی سەرۆک ڕئیسی دەبێت و زۆر لە یانگری دامەزراوەی کۆماری ئیسلامی دەبێت. ئەوەی لە ئێران ڕوودەدا هەر تەنها لە پەیوەندی بە هەڵبژاردننی سەرۆکەوە نییە، بەڵکو جێگرەوەی ئایەتوڵڵا عەلی خامنەئی بابەتە هەستیارەکەیە لە ناو ڕژەمی کۆماری ئیسلامی ئێراندا. دوای ڕاگەیاندنی مردنی ڕئیسی کەم نەبوون ئەوانەی لە ناو ئێرانەوە دەیانگوت بە هیچ شێوەیەک بە دووری نازانن کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی ڕئیسی پەیوەندی هەبێ بە بابەتی جێگرتنەوەی ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانەوە. لەو ڕۆیەدام ئاسێکی زۆری نادیاری دەبێت لە پرۆسەی ئەو جێگرتنەوەیدا لە ئێراندا. ڕابەری باڵا تەمەنی 85 ساڵە. سەرۆک ئیبراهیم ڕئیسی وەک لە یانگری ڕابەری کۆماری ئیسلامی و جێگراوەکەشی دەبینرا. جا لە دانی ڕئیسی لە دیمەنەکەدا وەها دەکات پێش بڕکێ بێتە ئاراوە لەسەرەوەی کێ ئەو پۆستە گرنگە دەگرێتە دەست. ئەگەرچی دەنگدەران لە ئێران بە بڕوا متمانەیەکی زۆرەوە ناڕوانە هیچ هەڵبژاردنێک، بەڵام هەموو دەرفەتێکیش بەکاردێنن بۆ باسکردنی قورساییەکانی لەسەر بژێوی و ژیانیان هەن بەهۆی قەیرانی ئابووری و دارایی وڵاتەکەیانەوە. تەنها کێشەی قورسمان هەن لە ڕەوشی ئابووریماندا، پێویستە یارمەتی و کۆمەکەکان بە یەکسانی دابش بکرێن هەتا هەموو سوودی لێ ببینن. قەیرانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و ئاسایشی و قەیرانی لە بنەهاتووی ئازادیە سیڤیلیەکان و قەیرانی مافەکانی مرۆڤ و چەندان جۆری کێشەی تریش لە ئێراندا وایان کردووە لە هەڵبژاردنەکانی پێشوودا ڕێژەیەکی زۆر کەمی دەنگدەران بچنە سەر سندوقەکانی دەنگدان. بەڵام دەسەڵاتداران هێشتاش هەر داوا لە دەنگدەران دەکەن تا بەشداری بکەن. ئەم هەڵبژاردنانەی داهاتوو ئەگەر بە شێوەیەکی بەرچاو بەڕێوە بران ئەوە دەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ دەوڵەتی ئێران پاش ئەو ڕووداوە تاڵە. پێویستە خەڵکی گرتنەوە و بە ژماری بێشمار سەرۆکی نوێ هەڵبژێرن. لە سەروەختی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی ئیبراهیم ڕئیسی زۆرێک لە ئێرانیەکان جەختیان دەکردەوە لەوەی ئایەتوڵڵا خامنەئی زۆر بەباشی دەیزانی ڕژێم و دامەزراوەکانی ئێران لە ناوخۆی وڵاتەکەدا چەندێک ڕوبەڕووی قەیرانی ناوخۆیی دەبنەوە. هەر بۆیەشە بە بەرنامە کەوتە پشتیوانی لە ڕئیسی و دەیشیزانی بەبێ کەسێکی سەر بە دامەزراوەی ڕابەر ناتوانێت ڕوبەڕووی ئەو شەپۆلی ناڕەزاییان بێتەوە کە لە ئێراندا دەمێک ساڵە دەستیان پێ کردووە و دواترین شەپۆلی بەرفراوانیشیان شۆڕشی ژینایە. هەر چۆنێک بێ پۆستی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران لە سایەی سیستمی وەلی فەقێدا بریتیە لەو پۆستەی دەسەڵاتێکی ئەوتۆی نییە و هەموو دەسەڵاتەکانیشی ناچنە ئەو خانەیەوە کە بگوترێ خاوەنی بڕیارە، بە تایبەتیش وەک ئێرانیەکان خۆیان دەڵێن لە بڕواایەدا نین ئەو ناوانەی ئێستا کاندیدن بۆ ئەو هەڵبژاردنە بتوانن ئەو بۆشاییە بۆ ڕابەری کۆماری ئیسلامی پڕ بکەنەوە کە مردنەکەی ڕئیسی لە ناو ڕژێمی کۆماری ئیسلامیدا جێهێشتووە. فاتیمە ئەمان لێکۆڵەری باڵا لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. فاتیمە پێشتر لە نێوەندی ئەتلانتیک کانسڵ یەکێک بووە لە توێژەرە سەرەکیەکان و خاوەنی چەندان کتێب و راپۆرتی تایبەتە لەسەر دۆسیەکانی ئێران هەروەهاش ڕۆژهەڵاتی ناوەڕاست. میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتن پێشتر ڕاوێژکاریش بووە لە دامەزراوەکانی حکوومەتی ئەمریکادا و هەروەهاش لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکاندا بۆ بابەتی هەردوو سیاسەتی ناوچەیی و ناوخۆیی ئێران. فاتیمە سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشمەوەیە ئایا هاوڵاتیانی ئێرانی چ دەستکەوتێکیان دەبێ لەم هەڵبژاردنە نوێیەی سەرۆکایەتی ئێراندا؟ Thank you very much, Balan, for having me back to this wonderful show. It's a pleasure to be here. زۆر سپاس بەڵێن بۆ جارێکی تری میوانداریکردنم لەم بەرنمەیەدا و خۆشحاڵم. دەزانی بەگشتی گەلی ئێران هیچی دەست ناکەوێت لەو هەڵبژارنانەدا و بەگشتیش دەکرێت بڵێم دۆڕاوە لە هەڵبژاردندا. لەم هەڵبژارنەی بڕیارە بکرێت کەسێکەیە لەلایەن شورای نیگەهبانەوە پەسەند کراوە کە هەرگیز چاوەڕوان نەدەکرا ئەو کەسە پەسەند بکرێت. ئەویش ریفۆرمیستێکە و ناوی مەسعود پزیشکیانە. پەسەندکردنی پزیشکی
پزیشکیان دەکرێت وەک جیاوازیەک لێ بڕواندرێت ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ سێ هەڵبژاردننی پێشودا. بۆ نمونە لە هەڵبژاردنەکەی 3 ساڵ لەمەوبەری ئیبراهیم ڕئیسیدا هیچ پێشبڕکێیەک نەبوو، ناوی هەموو ئەوانیان لادا کە دەشیا ببوونایە ڕکابەر بۆی، واتە خەڵک هیچ بژاردەیەکی تریان بۆ نەمابەوە. هەر بۆیشە زۆرینەی گەلی ئێران بەشداریان لە هەڵبژاردندا نەکرد. جا بۆ ئەم هەڵبژاردنە مەبەستی ڕاستەقینە دیار نییە لەوەی بۆچی ناوی پزیشکیان خراوەتە پاڵناوی ئەو ژمارە کۆنە پارێزەوە. ئایا بۆ ڕاکێشانی دەنگدەرانە تا بەشداریەکی زۆریان هەبێت لە ڕۆژی دەنگداندا، یاخود هەوڵێکە بۆ ئاراستەیەدا تا ڕەوایی بدرێت بە هەڵبژاردنەکە، یانیش لەوانەیە هەوڵێک بێت تاوەک دەگوترێت وڵاتەکە پاشەکشەی زیاتر دەکات. جا لێرەدا پێویستە چاوەڕوان بین و بزانی چی ڕوو دەدات. بەڵێ فاتیمە وەکو جەنابیش دەزانی ینی باز دەکرێت کە نزیکەی 80 کەس ناوی خۆیان داوە بە وەزارەتی ناوخۆی ئێران تا ببنە کاندید بۆ ئەم پۆستە، بەڵام ئەو ئەنجومەنی کە بڕیاردەرە لەوەی چێ دەبێتە کاندید تەنها 6 کەسیانی هەڵبژاردووە. لەسەر چ بنچینەیەک ئەوانی تریان ڕەت کردوێتەوە؟ Yes, absolutely. بەڵێ و بەبێ هیچ گومانێک وهایە ئەمەی ڕوودەدات سیما و تایبەتمەندێتی هەڵبژاردنەکانی ئەم دوایی کۆماری ئیسلامی ئێرانە. تەنانەت عەلی لاریجانی ڕەت کراوەتەوە لە کاتێکدا نوێنەری ئایەتوڵڵا ڕابەری کۆماری ئیسلامی ئێران بووە وەک سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێران. بێلەوە پۆستی سەرۆکی پێشووی شورای ئێرانی هەبووە. براکەی سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێرانە بە هەمان شێوە ئەحمەدی نەژاد ڕەت کراوەتەوە. هەر بەڕاستی هۆکارێک نییە بڵێ لەسەر ئەو بنەمایە ڕەت کراوەتەوە، یان ئەوە هۆکارەکەیە بۆ ڕەتکردنەوەی. تەنانەت ناشگوترێت بۆچی ڕەتکراونەتەوە. جاری پێشەوە حەسەن ڕۆحانی کە 2 تێرم سەرۆک بوو ڕەتکرایەوە و ڕێگی پێنەدرا. هەروەک گوتم هیچ شتێک لەو بارەوە ناڵێن، چونکە سیستەمەکە سیستەمێکی دیکتاتۆریە و هەر ئەو دەست بجێرە خۆیان بڕیار دەدەن کێ بچێت یان نەچێتە هەڵبژاردنەوە و باسیش لە هیچ هۆکارێک ناکەن و ئیتر خەڵکیش بەخۆشمەوە ئەڕاهاتووی لەسەرەوە. لەناو ئەو 6 کەسەی کە ئێستا کاندیدن 5 لە کۆنەپارێزانی ئێرانن و یەکێکیشیان وەکو دەگوترێ ڕیفۆرم خوازە. دەرفەت بۆ ئەو ڕیفۆرم خوازە چەندە لە کۆماری ئیسلامی ئێراندا؟ دەزانی ئێران وڵاتێکە بۆ پێشبینیکردنی پێشبینی نەکراوەکان، جا نازانین دەرفەتەکانی بەردەمی چەندن یا چەندێک گۆڕانکاری دێنە ئاراوە. ئەگەر وەک سەرۆکی نوێی ئێران هەڵبژێرا ئەمانە نادیارن، چونکە لە ئێران یەک کەس هەیە لە سەر و یاساوە و دەشتوانێت هەموو یاسایەک و هەموو ڕێکەوتنێک هەڵبوەشێنێتەوە، تەنانەت ئەگەر لە مەجلیسی شوراشدا پەسەند کرابێت. ئەو کەسە دەسەڵاتی هەیە هەر دەستکەوتێکی سەرۆک یا وەزیری دەرەوە بەدەستیان هێنابێت هەڵبوەشێنێتەوە. جا نازانین چەندێک دەسەڵاتی دەبێت ئەگەر بێت و هەڵبژاردن بباتەوە. بێگومان ئەگەریش هەڵبژاردنەکەی دۆڕان ئەوە کۆنەپارێزێک دەبێتە سەرۆکی ئێران. بەڵام ئەوەک باسم کرد خەڵکێکی زۆر هەن لەو بڕوایەدان ئەم هەڵبژاردنە زۆر جیاوازە لەو چەند هەڵبژاردنەی پێشوت. جا ئەگەر پزیشکیان سەر بکەوێت ئەوە بەبێ هیچ گومانێک سیاسەتی دەرەوەی ئێران گۆڕانێکی بەسەردادێت، چونکە محەممەد جەواد زەریف وەزیری پێشووی دەرەوەی ئێران دەبێتە یەکێک لە ئەندامانی کابینەکەی. هەرچەندە ڕۆژێک لەمەوبەر و توێژێکی ڕاستەوخۆی ڕوبەڕوو هەبوو، زەریف داکۆکی سەرسەختانەی دەکرد لە سیاسەتەکانی خۆی و لۆمەی کۆنەپارێزانی دەکرد بۆ تێکدانی هەموو ئەو دەستکەوتانەی هەیبووە. ئیترەوە 7 ڕۆژ ماوە بۆ هەڵبژاردن و پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوودا دەشێت ئاسی پشتیوانی بۆ پزیشکیان ببینین، یانیش لەوانەیە گۆڕانێکی چاوەڕوان نەکرا و لە هەڵبژاردندا ڕوو بدات. ئەوجا با چاوەڕوان بین. فاتیمە بەپێی دواترین ڕاوەرگرتنی گشتی ینی ئەلبەت هەتا ئێستا کە ئەم بەرنامەیە تۆمارەکەین قالیباف لە 129 بەدەستهێناوە بەپێی ئەو ڕاوەرگرتنە گشتیە کە ڕای 1000 کەس وەرگیراوە لە ئێراندا. هەرچی پزیشکیانە 121 شتێ زیاتر یا کەمتر ئەوەندەی هێناوە. ئەکرێ متمانە بەو ڕاوەرگرتنە گشتیانە بکەین؟ دەزانی لە زۆر وڵاتدا ڕاوەرگرتنە گشتیەکان ڕاستی ناڵێن و بەڵگەش لە بەردەستان، تەنانەت لە ئەمریکاش وهەیە. پێم وانەیە ڕاوەرگرتنەکانی ئەم ماوەی ڕابردوو کە لە ئێران کراون جێی بڕوا و متمانە بن. ئاستی جەماوەری قالیباف لە نزمترین ئاستایە بە بەراورد لەگەڵ کاندیدەکانی تردا، هەر بۆیە بە گومانم لەوەی کاندیدی پێشەنگ بێت. باوەشمان لەبیر نەچێت کە قالیباف تۆمارێکی ڕەشی هەیە، بە تایبەتی کاتێک سەرۆکی هێزی پۆلیس بووە و دەستێکی ڕاستەوخۆشی هەبوو
بووە لە سەرکوتکردنی خۆپیشاندەرانی چاراندا. ئێستاش کە سەرۆکی مەجلیسی شورایە و تۆمارێکی هێندە پرشمداری نییە لە کارنامەکەدا، هەر بۆیە زۆر بەگومانم لەوەی ڕاوەرگرتنەکان جێمتمانە بن. فاتیمە ئەتوانم بڵێم وەکو بارێکی باوی لێهاتۆ لە ئێرانە بە تایبەتی لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا لە دواهەمین هەفتەی هەڵمەتەکانی هەڵبژاردندا با بڵم چەند ڕۆژێک بەر لە ڕۆژی هەڵبژاردن ژمارەیە لە کاندیدەکان دەکشێنەوە. بۆ ئەم هەڵبژاردنە چاوەڕوان دەکرێت کەسێک لەو 6 کەسە بکشێتەوە؟ بەبێ هیچ گومانێک و بەبێ هیچ دوودڵیەک، چونکە ئەوە تا لە ئێستەوە قسە و باس هاتوونەتە ئاراوە لە تۆڕەکانی سۆشەڵ میدیادا لەناو ئێرانەوە و دەگوترێت لەوانەیە قالیباف بکشێتەوە. بۆ بەرژەوەندی عەلیڕێزا زاکانی و قسەیەکی تریشەیە لەسەرەوەی قالیباف داوای لە کاندیدەکانی تر کردبێت تا لە بەرژەوەندی خودی قالیباف بکشێنەوە لەم هەڵبژاردنەدا. جا بەڵێ و هیچ گومانێکم نییە لەوەی لەم هەڵبژاردنەدا شتی هاوشێوەی ئەوانی پێش و ڕووبدەنەوە. ئەگەرێکی تریشەیە لە نێوان مستەفا پور محەممەدی و مەسعود پزیشکیاندا، جا نازانم وەها بێت یان ناو ئایا پێشبینیەکی دروستە، بەڵام دەرفەتێکی باش هەیە کە پور محەممەدی لە بەرژەوەندی پزیشکان بکشێتەوە. جا هەر بەڕاستی ئەمە پرۆسەیەکی ئالۆزە، چونکە تایبەتمەندی هەڵبژاردنەکانی ئێران چاوەڕوانکردنی شتە پێشبینی نەکراوەکانە. ئیتر لە مەشیاندا پێویستە هەر چاوەڕوان بین بۆ ئەو ڕۆژانەی داهاتوو. فاتمە حەزەکەم بزانم بەرەوەی بچینە بەشی دووەمی و توێژەکەمان بەڕاستی حەزەکەم بزانم چەندێک گەشتبینی بەوەی کە پزیشکیان سەر بکەوێت لەم هەڵبژاردنەدا بە تایبەتی کە ڕاگەیاندنەکانیشی لەسەر ژنان یعنی ئەجگار قورسە شتێکە ڕێک پێچەوانەی ئۆفیسی ئایەتوڵا خامنەئیە بۆ نمونە لەسەر دۆسەی حیجاب باڵاپۆشی و ئەو بابەتانە چەندێک گەشتبینی بەوەی کە پزیشکیان دەربچێ یاخو پزیشکیان نەرتەنها بۆ ئەوە دانراوە بڵێن لە ئێرانە فرەیی هەیە و ڕێگە درێ ڕیفۆرمەکانیش ڕیفۆرم خوازەکانیش بەشداری لە هەڵبژاردندا بکەن. بەدڵنیایەوە ئەمە پرسیارێکی زۆر باشە. لە پێش هەموو شتێکەوە ئەم جۆرە یاسایی و کۆڕانکاریانە لە یاساکاندا شتێک نییە هەروە بە ئاسانی بگوترێت لە پەرلەماندا تێپەڕێنرێت و بڵین پەسەند کراوە. ئەمە شتێکە بە چەند ئەنجومەنێکدا تێپەڕ دەبێت و لە بێژینگ دەدرێت. جا هەرچ بڕیارێکیش بدرێت دەشێت بە فەرمانی ڕابەر هەڵبوەشێنرێتەوە. ئەو لە دوانانەی پزیشکیان وەک کاندیدێک بۆ نمونە لەسەر حیجاب بە دڵنیاییەوە بۆ مانایە نییە بگوترێت دەسەڵاتی هەیە و دەتوانرێت ئاسانکاری بۆ کچان و ژنانی ئێران بکە هەتا خۆیان هەڵی بژێرن چی دەپۆشن یا چی ناپۆشن. بەڵام لێرەدا شتێکی نەرێنی هەیە، تەنها قسەکردن لەسەر ئەو بابەتە هەستیارانە خۆی لە خۆیدا شتێکی ئەرێنیە. کاتێک خەڵک دەتوانن باشکرایی لە میدیاکاندا قسەی لەسەر بکەن، ئەو شتێکی ئەرێنیە. ئێستا 5 کاندیدا کۆنە پارێزەکەی تر لە ئاڵنگاریدان و دەبینن لە ئێراندا بەرەنگاربوونەوەی حیجاب هەیە. تەنها کەسێکیش کە داوا دەکات تونند و تیژی بەرامبەر ژنان و کچان نەکرێت لەسەرەوەی حیجاب ناپۆشن پزیشکیانە. جا هەر تەنها قسەکردن لەسەر ئەم بابەتە لە میدیا و لە توێژە ڕاستەوخۆکانی کاندیدەکاندا شتێکی باشە و ئەمەش یەکەمین جارە ئاوەها شتێک باس بکرێت لە هەڵبژاردنەکاندا و هەر بۆیەشە شتێکی ئەرێنیە. فاتیمە من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی و توێژەکەمان. وەک ئاماژەی پێدەکرێن نزیکەی 80 کەس خۆیان کاندید کردبوو بۆ بەدەستهێنانی پۆستی سەرۆکی ئێران، بەڵام لە سەرجەم ئەو ژمارەیە تەنها دەرفەت دراوە بە 6 کەس بچنە هەڵبژاردنەوە و تەنها یەکێکیان وەک دەگوترێ میان ڕەوێکی سەر بە ڕیفۆرم خوازەکانە. هەر چۆنێک بێ لەناو کۆنە پارێزانیشدا هەبوون ڕێگەیان پێ نەدرا و ناوەکانیشیان ڕەتکرانەوە وەکو باسمان کرد. دیپلۆماسی کشور باید پیشرفت ایران را لەسەر دیبلۆماتیەتی ئێران پێویستە کە بەرەوپێچوونی وڵاتەکە بکاتە بابەتی سەرەکی لە کار و ئەرکەکانیدا. ئەو استراتیژیەتەی ئێران لە ئەستۆی گرتووە وەک هێزێکی هەرێمی لەوەدا کورد دەبێتەوە کە تەواوی ناوچەکە پارێزراوە و بەهێزیش بێت. ئێستاش ئێرانی خۆشەویست بە شارستانیەتە دێرینەکەیەوە ڕۆڵی خۆی دەگەڕێت لەسەر سەکۆی نێونەتەوەیی و هاوکاریەکانی لەگەڵ هێزە جیهانیەکاندا تەنها لەسەر بنەمای بەرژەوەندی نیشتیمانی و ئاسایشی نیشتیمانیە. ئێستاش دەگوترێ یەکێک لە هۆکارەکانی لادانی عەلی لاریجانی دەگەڕێتەوە بۆ ئەو لێدوانانەی لەسەر سیاسەتی دەرەوەیی ئێران دەیدان و باسکردنی هەوڵەکانیش بۆ هێورکردنەوەی سزاکانی ئەمریکا لەسەر ئێران. ئەو لێدوانانەش لە کاتێکدا بوون کە چاودێرانی نێونەتەوەیی بە ئاشکرایی دەڵێن تاران هیچ هەنگاوێکی ئەرێنی نەناوە بە تایبەتیش لە بەرنامە ناوچیە
مشت و مڕ لەسەرەکەیدا. نیگەرانیمان هەنوو لەو بڕواایەداین ئەو جۆرە قسەکردنە پەسەند نییە کە هەندێک کەس دەیکەن لە ئێراندا لەسەر چەکی ناوکی. ئێمە دەڵێن لەم ڕەوشەدا کلێنێکمان هەیە و زۆر قورسە بگەڕێنەوە بۆ بواری دیبلۆماتی. چیترتان دەوێت بێڵێم؟ ئەوە دەڵێن کە پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی بیزانێت. هاوکات کۆماری ئیسلامی ئێران پێدا دەگرێت لەسەر ئەوەی ئامادە نییە شێواز و ڕێبازی سیاسەتەکانی پێشتری بگۆڕێ، هەرچەندە دەژڵێ بەردەوام دەبێت لە هەوڵە دیپلۆماتیەکاندا، بەڵام هەر هیچ نەبێ یەکێک لە کاندیدەکان بۆ ئەم پۆستی سەرۆکایەتیە ڕوو لە دەسەڵاتی ئێران بەدەنگدەران دەڵێ ئەم هەموو شەڕانگێزیی وڵاتەکەی لە پای چی؟ در رویکرد و همچنین در ساختار هیچ گۆڕانکاریەک نییە لە بەرنامە و شێوازی وتووێژانە ڕاستەوخۆکانماندا لەگەڵ ئەمریکادا لە چوارچێوەی ئەو دانوستانانەی دەکرێن بۆ هەڵگرتنی سزانە ڕەواکانی دژ بە کۆماری ئیسلامی. واتە ئەو توێژەکان بۆ گەڕانەوەیەکی بەرپرسانی هەموو لایەک بۆ ڕێکەوتنە ناوەکیەکەیە. بەردەوام دەبین لە هەوڵە دیپلۆماتیەکانمان لە هەمان چوارچێوە و بە هەمان ڕێبازیش. هەر بەو شێوەیە قسە لەگەڵ یەکتر دەکەین، دەشتوانین بە هەمان شێوە قسە لەگەڵ دراوسەکانمان و وڵاتانی تری جیهانیشدا بکەین. ناتوانین شەڕی هەموو لایەک بکەین، نابێت شەڕ بکەین، پێویستە شەڕانگێزی نیشانی هیچ لایەک نەدەین. نەگەر بۆ هەڵگرتن یان هێورکردنەوەی سزاکان وەک شیکەرەوە دەڵێن وها چاوەڕوان ناکەن ئێران ڕفتارەکانی خۆشی بگۆڕێ، چونکە بەرپرسیارە یەکەمەکان لە بەجێگەیانی ئەو سیاسەتانە هەروەک خۆیان دەمێننەوە لە کۆماری ئیسلامی ئێراندا. زۆر جار وەزیری دەرەوەی ئێران زمانی سیاسەتە دەرەوەیەکانی وڵاتەکەدا دەڕێژێت. ئەو سیاسەتانە دەگەێنە ڕابەر، دەشێت کاریگەریان هەبێت، بەڵام لە کۆتاییدا ڕابەری کۆماری ئیسلامی خاوەنی دوابڕیارە. کارکتەری سەرەکی لە ناوچەکەدا پاسدارانی شۆڕشە و ئەوانیش لە جێی خۆیان دەمێننەوە. جا پێم وایە ئەو بابەتانە بەردەوام دەبن و ناگۆڕدرێن. فاتیمە، سەرۆکی نوێی ئێران پاش ئەم هەموو ئەزمونەی کە ئێران پێدا تێپەڕیوە، دەتوانێت ینی بەشداریەکی ئەوەندە گرنگیە بێ کە بڵین سیاسەتی دەرەوەیی ئێران دەگۆڕێ یا سیاسەتێکی نوێی دەرەوەیی دادەڕێژێ؟ بەبێ هیچ چەند دووچوونێک نا، بە تایبەتیش ئەگەر مەبەستت لەوە بێت کە سیاسەتێکی دەرەوەی تەواو جیاواز بێت لە دامەزراوەکانی تری حکوومەت، ئەوانە دەزانی بۆ چونکە سیاسەتی دەرەوەی لە کۆماری ئیسلامی ئێراندا لە ژێر هەژمونێکی زۆر ئۆفیسی ئایەتوڵڵا عەلی خامنەیی ڕابەری کۆماری ئیسلامی ئێراندایە. ئەڵبەت ئەمە بێلەوەی کاریگەری ڕوانینی کۆنە پارێزانی تری ئێرانی لەسەر دەبێت. هەر چۆنێک بێت کەسێکی وەک محەممەد جاواد زەریف کە خۆی بەشێکە لەو سیستەما، بەڵام کاتێک جموجۆڵ و هەنگاوەکانی جیاواز دەبن، ئەو ناگەیەنێت بەبێ ئەوەی ڕێککەوتنی لەسەر کرابێت توانی بێتی ئەو هەنگاوە جیاوازانەی بنێت، یا بەبێ ئەو وەرگرتنی ڕوانینەکانی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران و ئەوانی تریش. ئیدی هەر ئەوەها توانیوێتی کاروبارەکان بەڕێ بکات کە لەوانەیە شێوازێکی سیڤلیانە بوو بێت یان ڕێبازێکی ئاشتیانەی هەبوو بێت بە بەراورد بەوانی تر. بەڵام ئەمە هەرگیز مانای ئەوە نییە کە هەڵە و هەنگاوی نادروستی نەبووە، یانیش بگاتە ئەو ئاستەی بگوترێت شایستەی ئەوە نیە ڕەخنەی لێ بگیرێت. خاڵەکە لێرەدا ئەوەیە کە بۆ نمونە کەسێکی وەک زەریف دەتوانێت هەنگاو بنێت و نوێنەرایەتی و وڵاتێکیش بکات، تەنانەت ئەگەر کۆماری ئیسلامیش بێت، بە شێوەیەکی باشتر لەوەی ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری پێشووی دەرەوەی ئێران دەیکرد، یان ئەو وەزیرانەی تری دەرەوەی وڵاتەکە کە لە بەرەی کۆنە پارێزانی ئێراندا بوون. جا ئەوەی دەیڵێم ئەوە نییە بڵێم دەتوانرێت تەواوی سیاسەتی دەرەوەی وڵاتەکە بگۆڕدرێت، بەڵام کەسێکی وەک زەریف دەتوانێت هەندێک و تا ئەندازەیەک کاریگەری هەبێت لەسەر دۆسیەکانی پەرەپێدان و ڕێک و پێکردنی وێنای وڵاتەکە و هەروەهاش سیاسەتی دەرەوەی ئێرانیش. فاتیمە، لە بەشی پێشووی بەرنامەکە بڕێک باسمان لە دکتۆر پزیشکیان کرد. ئێستا کە گوێمان لەو لێدوانەی بوو، ئەمێ بزانم هەر بەڕاستی پزیشکیان ئەوێ بێ بە سەرۆکی ئێران بەو سیاسەت و بەو لێدوانەوە تۆ چیمان پێڵێ؟ پێم وایە دەوێت ببێتە سەرۆکی ئێران،
هەر بۆیان چۆتە ناو هەڵبژاردنەوە. کاندیدۆ دەیەوێت ببێتە سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران. لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەییەوە دەتوانم بڵێم بە گشتی و بە تایبەتیش لە ماوەی ئەم 3 ساڵی ڕابردوودا سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی لەم سەر وەختەی ئیبراهیم ڕەیسیدا کە سەرۆک بووە بریتی بوو لە کارەسات. زیاتر و زیاتر ئێرانی بربەرە و لە پراوێزنان دوژمنی زیاتری بۆ ئێران دروست کرد. هەر لەو 2-3 ڕۆژەی ڕابردوودا محەممەد جەواد زەریف دەیوت کاتێک ئەوان لە دەسەڵاتدا بوون تەنها نزیکە 700 جۆر سزا سەپێنرابوونە سەر کۆماری ئیسلامی. بەڵام لەم 2-3 ساڵی ڕابردوودا 1000 بۆ 1500 سزای تر سەپێنراونەتە سەر ئێران. واتە لەو کاتەوەی ئیبراهیم ڕەیسی دەسەڵاتی کردە دەست. ئەوە جەواد زەریف خۆی وەها دەڵێت. جا دەزانی باشترە وەها بڵێم کە هیوایەک هەیە ئەگەر بێت و پزیشکیان لەو هەڵبژاردنەدا سەر بکەوێت ئەوە لە کابینەکەیدا تیمێکی دەبێت کە کەسانی وەک جەواد زەریفی تێدا دەبێت یا کەسی وەک عەلی ئەکبەر ساڵحی. ئەوە دەشێت بتوانن کارێک بکەن بۆ هێورکردنەوەی پشێوی و ئاڵۆزیەکان لەگەڵ جیهانی ڕۆژئاوا و ئەوروپیەکاندا بۆ هیوایەی پەرێک بدرێت بە دۆسیەی مافەکانی مرۆڤ. بەڵام وەک هەموو دەزانین ئەمانە تەنها فاکتەر نین، چونکە بۆ نمونە ئەگەر داناڵد ترامپ ببێتەوە بە سەرۆکی ئەمریکا و شتەکان بەو ئاراستەیەدا نەڕوات کە ئێرانیەکان هیوای بۆ دەخوازن، تەنانەت ئەگەر ریفۆرمستێکیش سەرۆکی ئێران بێت. وەک دەزانین شتەکان ئاسانانە لە ئانووساتدا دەگۆڕدرێن، وەک هاتنە دەرەوەی تاکلایەنەی ئەمریکا لە ڕێکەوتنە ناوەکیەکە. جا ئەگەری ئەو شتانە هەنوو دەشێت زۆر بە ئاسانی شتەکان بگۆڕدرێن. فاکتەری سزاکانی سەپێنراونەتە سەر کۆماری ئیسلامی ئێران لەلایەن ئەمریکاوە. ئەمە چەندێک کاریگەریە بێ لەسەر دەستنیشانکردنی ینی ڕایەڵەکانی سیاسەتی دەرەوەی ئێران لەلایەن سەرۆکی نوێ و هەروە وەزیری نوێی دەرەوەی ئێرانەوە. دەزانین کە سزاکان بە شێوەیەکی بەرچاو و بەهێز و کاریگەریشن. دەتوانین بە ئاسانی وڵاتەکە بە تەواوەتی بخەینە پراوێزەوە و بە شێوەیەکیش کە دەسەڵاتدارانیش بەرپرسیار بکرێن. ئێستاش چارەنووس و ئایندەی کۆماری ئیسلامی هەرچەندها نەکۆتۆتە سەر هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی شتی تریشن وەک شەڕی نێوان ئیسرائیل و حەماس لە غەزا کە ئێران دەستی هەیە تیایدا و دەشێت ئەمەش کاریگەری هەبێت لەسەر ئایندەی ئێران. جا پێم وایە دەشێت بەهۆی سیاسەتی دەرەوەی ریفۆرمیستەکانەوە لەوانەیە تا ئەندازەیەک هێوربوونەوەیەک ببینین، یان هەر هیچ نەبێت کارێک بکات بە ڕاستەی گۆڕانکاریەکی نەرمدا بەلانی کەم لە ناوچەکەدا. تۆ بیهێنە بەرچاوی خۆت ئەگەر بێت و گەمار و ئابوووریەکان بڕێک هێور بکرێنەوە و هەندێک لەو پرۆژانەی بەهۆی سزاکانەوە ڕاگیراون ینی پرۆژە سەرەکیە گەورەکان ئەوە بەدڵنیاییەوە پەرەسەندنێکی گەورە دەبێت و بە سوودێکی گەلی ئێرانیش دەکەوێتەوە. هیوادارم و نازانم ئایا وەڵامێکی تەواوەتی پرسیارەکەتم داوەتەوە یاننا. بەڵێ وەڵامت دایەوە. سەرۆکێک ریفۆرمز بێ لە ئێرانە سەرۆکێک کۆنەپارێز بێت چ گۆڕانکاریەک دروستەکە بۆ خەڵک لە ناو وڵاتەکەدا. ئایا ئەتوانێت برەو بدا بە مافەکانی مرۆڤ، بە پرەنسیپە دیموکراسیەکان، بە ئازادیەکانی تاکە کەس. ئێمە سەروەختی محەممەد خاتەمیمان بینی، سەروەختی حەسەن ڕۆحانیشمان بینی. تەنانەت هەندێک سەرچاوە لە ناو ئێران و ئاماژەی بەوە دەکرد کە لە سەروەختی محەممەد خاتەمیدا خەڵک زیاتر لە سێدارە دراون لە ئێراندا بە بەراورد لەگەڵ سەروەختی مەحموودی ئەحمەدی نەژاددا. دەستگا میدیاییەکان زیاتر داخراون و ڕێگریان لێکراوە بە بەراورد لەگەڵ سەروەختی ئەحمەدی نەژاددا. ئەکرێ پێم بڵێ چ گۆڕانێک دروستەکە؟ دەزانین کە وەزارەتی ئیتلاعات لە کۆماری ئیسلامی ئێراندا هەمیشە سەربەخۆ بووە لە دەسەڵاتی جێبەجێکردن یانی لە حکوومەتی وڵاتەکە. ئەو وەزارەتە هەمیشە لەژێر هەژمونی ڕابەری باڵای کۆماری ئیسلامیدا بووە. جا ئەو وەزارەتە شتی سەیر و سەمەرەیان کردووە و تەنانەت تەقەیان لە هاوپەیمانە نزیکەکان و دۆستە هەرە نزیکەکانی محەممەد خاتەمی کردووە. سعید هەجەریان یەکێک بووە لەوانە و بەهۆی ئەو تەقەی لێیان کرد ئفلیج بووە و ئەوەی بەسەری هاتووە لە سەروەختی سەرۆکایەتیەکەی خاتەمیدا. زۆرێک لە ریفۆرم خوازانی ئێران دەستگیر کراون و لە زیندان بران. دەسەڵاتی دادوەری و دازگا هەواڵگیریەکان وەک ئاماژەم پێکرد ڕاستەوخۆ فەرمان لە سەرۆکی ئێران وەرناگرن یان بڵێن لە ئۆفیسی سەرۆکی ئێرانەوە. هەر بۆیە زۆرێک لەو شتانەی لە سەروەختی سەرۆکایەتیەکەی خاتەمیدا ڕوویان داوە
ناکرێت هەر هەمووی لە ئەستۆی خودی ئەو بنرێت. لەسەر وەختی سەرۆکایەتی خاتەمیدا بۆ نمونە دۆسیەی گەندەڵی بەو ئەندازەیە زۆر نەبووە بە بەراورد لەگەڵ ئەوانی دوای ئەودا. لەسەر وەختی محەممەد ئەحمەدی نەژاد و هەروەها بە تایبەتیش لەسەر وەختی ئیبراهیم ڕەئیسیدا گەندەڵیەکان شتێکی بەرچاوبوون و کەسیش لەسەر ئەو گەندەڵیانە دادگایی نەکراون و دیاریش نییە چۆن درێژەی پێدراوە. ئێستاش کەسێکی وەک پزیشکیان وەها باس دەکرێت کە پزیشکە و کەسێکی سەرڕاستە و دەشگوترێت لەوانەیە ئەگەر ببێتە سەرۆکی داهاتووی ئێران ئەوە لەوانەیە کەمێک لە ئاستی ئەو گەندەڵیە کەم ببێتەوە کە هەیە لە ئێراندا. ئەو گەندەڵیەی سەرچاوە و سامانی وڵاتەکەی چاڵان کردووە و وێرانی کردوون. ڕەوشێکی هێناوەتە ئاراوە کە بەرپرسیارکردنی نەهێشتووە و ڕوونی و ئاشکرایی نەماوە. کەس نازانێت ئەم یا ئەو شت بۆ کوێ دەچێت و چۆن هات. تەنانەت لە سەروەختی خاتەمیشدا ڕاستە ناگوترێت لە هەموو دامەزراوەکانی حکوومەتدا گەندەڵی کراوە، بەڵام هەر هیچ نەبێت لەو بارەی لەژێر سەرپەرشتی ڕابەری باڵا و بەرەی کۆنە پارێزاندا بوو. بۆ هاوپەیمان و دۆسیەکانی ئێران لە سەرانسەری جیهاندا بەکاردەهێنرا و زانراویشە ئەوانەکیان. هەموو ئەو پارانەیان دەدا بەو دەستە و تاقمانەی وەها ناسراون کە سەر بە ئێران و پشتیوانی لێ دەکردن. فاتیمە زۆر سوپاسە دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا. کۆکردنەوەی دارایی یەکێکە لە پرۆسە گرنگەکانی هەڵبژاردنەکان و بە تایبەتیش هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکادا و سیاسەتەکانی کاندیدەکان هەندێکی سەرەکین بۆ ئەوانەی پارە دەبەخشن بە هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەو کاندیدا. بۆ نمونە خەڵکانێکان پشتیوانی لە سیاسەتەکانی دیموکراتەکان دەکەن لەسەر مافی هەبوونی چەک و بەشێکی تریش جەخت دەکەنەوە لەوەی سیاسەتی کۆماریەکان سیاسەتە ڕاست و دروستەکەیە. جا سیاسەتەکە هەر کامێکیان بێ هەر هیچ نەبێت تا ئێستا نەبوونەتە مایی ئەوەی تەقەکردنە هەڕەمەچیەکان لە ئەمریکادا کۆتایی پێبێ. سیروان قجۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنتنە. سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەڵمەتەکانی هەڵبژاردننی هەردوو کاندیدە پێشەنگەکە هی کۆماری و هی دیموکراتەکانیش لەکوێدایە بە تایبەتی لە ڕوانگەی کۆکردنەوەی دارایی بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن. بله بلین گلک سپاس شخوا گهشتی هدی بر بقونا غداوی و دش حرکو ام نزیکی مها 11 دبن هلمتین کم کرنا پراجی بهتر دب بلنج بر وکو تجی گوت یعنی گرینگ و کسین کو پشگریه دتن بتایبت نه کسی نورمال خو کسی نورمال جی بجداریا پشگریا دارایی ابو وان کمپینات کن ل نوها گهشتی قونا کی کو هر دو پارتی هم کوماری دموکرات بر خوددن خودیم پرا یعنی کسین دولمند و کسین میلیونر وکو نمونه بایدن یعنی ام بیژن بايدن وكو سروك وهر وكو بربجار سركيه كوماريان لقل سروك بري باراك اوباما لوس انجلوس جوینک چیکرین جبوکم کرنا پرا تیدا هجمارک مزن جسترین هالیوود بشدار بون بالین و هالیوود ام تفضل زانن بگشتی کسنی لیبرالن و سیاستن لیبرال دخوازن جبرلو دا آخافتنا خوده هم بایدن هم اوباما بحثا وی که کرکو هگر ترامپ هاتا اوجاره کدن بو سروک و گلک سیاستن کنا پاریز جار کدن بچسبینن و 4 سال هبون نمونه کو او جفر بون جبرلو بایدن کاری بود داویا و روجه دار لوس آنجلس ببجداریا کسین وکو جورج کلونی جولیا رابرتس و گلک ناوین نافدارین هالیوود بهتری 30 میلیون دلاری کم بکن بلین اوایات شتکی به تایبت جبو دموکراتان میجویه جبرگو دروجه که د کم جوینه که د چند ساعت درج بکه 30 میلیون دلاری کم بکن تایبت دمکت نهاده ام بحثا مها ششادکن و کو چند مهدوری هالبجارتنانه هجماره که گرینگه لیلا اریدن بلین مجبیر نکن کو کوماری به تایبت پشتی بریارا سوجدار کردن ترامپ کاریبون لسترویه که بکار بین و ترامپ فاکتوری که سرکی بکو بخواهی خلق داخواست خلقیت کرد کو علی کاریا بکن حتی یعنی جد سپیکا کو او بریار در کتل دیجی ترامپ دادگاه نیویورک حتی بری بداویانی مها گولانی یعنی مها 50 کوماریان کاریبو 141 میلیون دلاری تنه دوی مهده کوم بکن برانبر به هفته و 6 میلیونان ده مها نیسانه ده مها چارا دش برلو
gelek pêşbîn dikin ku wê hejmarê meha şeşa jî hîn zêdetir bibin û ji xwe yên Biden yê meha pênca ew jî gelkî kêmtir bûn beramber bi yek civîna ku Los Angeles vê hefteyê hate kirin evana giş nîşanin ku giştê qonaxekê ku îdî ne tenê li dengderên normal û piştgirên normal digerin Amerîkiyên normal lê ew xwediyên pera çi li Hollywood bin çi jî karsaz bin. Yani هەر وەکو زانراویشە ئەوەی کە بڵێن پارە دەبەخشە بە ئاڵماتەکانی هەڵبژاردن جۆرێکە لە پشتیوانیکردن لەو پرۆژانەی کە ئەو کاندیدانە هەیە. ڕاستە عین ولۆ ینی ئەگەر مەسەرەن ناڕێ پرانیا ئەو کارسازن ینی خودیە پەرێنێن کۆنسرواتیڤ پشتگیریە دوو خاڵێن سەرەکی دکن ji bo wan girîng ew mesela ji ber birina zarokan û herûha mesela mafê hilgirtina çekan avana ji bo gelek kesan girîngin li aliyê din mesela mafê kesên hevregezxwaz wekû nimûne li Hollywood ev yek heye tevgerek heye ku piştgiriya wan dike tê perê xwe bide ji ber ku tu dizane ev kandîdê ha piştgiriya wan siyasetan dikin ya rê li ber wan nagire ku xirabtir bibin yan wê siyasetê nû bînin ku baştir bikin. باس لە مافی هەبوونی چەک کرد. ئەمە ئیشەکە لە پرسە گرنگەکان و لە هەموو هەڵبژاردنێکی بە تایبەتی سەرۆکایەتیشا دیسانەوە دێتە بەر باس و ینی قسەکردنێکی زۆری لەسەر دەبێ. چ جیاوازیەکەیە لە نێوان جۆ بایدن وەکو کاندید بۆ دیموکراتەکان و داناڵد ترامپ وەکو کاندیدی کۆماریەکان لەسەر مافی هەبوونی چەک. بله بڵێن هەریەک جوان نەرینە پارتیا خۆ نونەتیە نەرینە پارتیا خۆت کە بڕاستی ینی بایدن وەکو کەسێکی دموکرات نەها دەما دەسەڵاتە ڕێڤەبەریە خۆ دژی پشتگیریە کۆنتڕۆلکردنە دەوێت ینی ئەو دەبێژە مافێ دووەم ینی خاڵا دووەم دە دەستورە ئەمریکیدا مافێ هەلگرتنا چەکان دەپارێزە لە دەوێت میکانیزمێک هەبە کۆ چەک ئەف چەکانە وەرن کۆنتڕۆلکردن دەوێت باکراوندێک هەبە باکراوند چەکێک هەبە بڵێن کۆ نەهێلن هەر کەس چ کەسێک بخوازە وان چەکان هەلگرە هەڕە بکڕە بیک و دەرەنجامین وێن هەبن لە ئالیێدن ترامپ دەبێژن نەئا مەسەلا هەلگرتنا چەک و خاڵا دووەم دە دەستورە ئەمریکیدا تشتێکی پیرۆزە و مافێ هەر وڵاتێکیان هەر کەسی کۆل ئەمریکا دژی کارە بە چەک هەلگرە و وانا یەک جوداهین ئیدیۆلۆژیەن سەرەکەنت ئۆرتا هەردوو ئالیادا لێ بڵێن ئەم تەف دەزانن کۆ مەسەلا چەکان و بکارئانینا چەکان بەتایبەت چەکێن شەڕ لە ئەمریکا مژارێکە ئالۆزە و gelek نمونەیەن وێ ساڵێن داویدا هەنە ینی لە ئێستا باز لە دۆسەی چەکەکەین و مافیە بوونی چەک هەر لە ماوەی ڕابردوودا سیروان ژمارەیە تەقەکردنی هەڕەمەکیە بووە خەڵک کوژراوە خەڵک بریندارە تا ئێستا چارەسەر نییە. بڕاستی تەنێ هەفتەیە بوریتنێ داویا هەفتەیە بوریتنێ سێ بویەرێن ئەمبێژن کۆمکوژیەن مەزن یەن کوشتنی لە سەرانسەری ئەمریکا چێبوون لە سێ ویلایەتە دە ئەنجامێدا 12 کەس هاتن کوشتن ئەوانە تەنێ دەمێکی دەیە کۆ هەردوو کاندیدێن سەرەکی بایدن ترامپ بەحسا سیاستên مافی هەلگرتنا چەکان یان کۆنتڕۆلکردنا چەکان دەکەن ینی مژارێکە بەردەوام بڵێن 2023 دا دۆرە 47,000 ئەمریکی ji ber bûyerên کۆمکوژیا bi riya çekan hatin kuştin ji ber got ev mijareke siyasiye wekû te jî got her cara ku hilbijartin yan kampênê hilbijartinê bi taybetîn serokatiye li Amerîka tên kirin mijara çekan tê de mijareke serekiye lê hetan ha ne komarî û ne jî demokrat karî bûn çareseriyekê ji vê yekê bibînin û ne jî ti kandîdekî karî bû planeke nû ji bo vê mijarê peyda bikin. تەنانەت کاندیدەکانی بۆ ئەنجومەنی نوێنەران یا بۆ سیناتی ئەمریکا ئەوانیشە تا ئێستا یعنی خاوەنی پرۆژەیەکی ئەوەندە تۆکمەنی کە بڵێ ناوڕاییەکی لەسەر دروست بێت و چەک کۆنتڕۆڵ بکرێ. سیروان بەرەو کۆتایی بەرنامەکەمانە ڕۆین دواترین ڕاوەرگرتنە گشتیەکان چی دەڵێن؟ سپاس بڵێن وانە باشن مەرۆ بینە خەلکێکچن ژ بەرگۆ ڕۆژ بڕۆژ تێنگ و هەرتن داویترین ڕاوەرگرتن کۆ رادیۆ NPR و تلڤیزیۆنە PBS یا گشتی پێرابوون دەبێژن کۆ نها هەردوو یەکسانەیەک ناوبەرە هەردوو بەربژارێن سەرەکی بایدن و ترامپ دەهەنە لە گۆڕ ڕاوەرگرتنە دناو کەسێن تۆمارکردی دەنگدەرێن تۆمارکردی کۆ 100% دەکارن دەنگ بدن لە سەرانسەری ئەمریکا 49 بۆ ترامپ و 49 بۆ بایدنە ئەفجارە دوایە دناو دوو مانگا دەبڵێن مانگی 5 و نها ئەv نێزیکایەک تا هەردوو کاندیدات هەیە لێ خالێکە گرنگ لەڤر هەیە بڵێن کۆ 25% کەسێن کۆ دەبێژن ئەم دەزانن ئەمێ دەنگی خۆ بدن کیژان کاندیدی دەبێژن ئیمکان هەیە کۆژنها حتا نۆڤەمبەرێ حتا مەها 11 ئەم دەنگی خۆ بگوارن 9% هەیە
دبي حطانها ام نظن ام دنگ خو بدن كي جبروا له اف دبيتين قوناغا بي وجنها حطان نوفمبر قوناغا كجلكي نازكو هستيار جبرغوتي ده هردو كانديد كوماري ديمقراط دكارن لسر وان كسان فان هجمارين كو 25 صدي يان جنه صدي او كو هين بريار ندام دنگ يفتو دكارن لسر بيتر بالي بدن سر وان زۆر سپاسەکەم سیروان بۆ زانیاریەکانێ. سپاس. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێت.